بوونی چەک بەدەستی هاوڵاتیەوە و جێبەجێنەکردنی سزای لە سێدارەدان لە پاڵەوەشدا جێبەجێنەکردنی یاسای چەک کە لە ساڵی 1993ەوە دەرکراوە سەرەکیترین هۆکار بوون بۆ زۆربوونی دیاردەی تاوان و کوشتن. سەرڕای ئەوەی ماوەی 29 ساڵە بە یاسا کڕین و فرۆشتن بە چەکەوە قەدەغە کراوە کەچی پارتی وێکێتی هەر خۆیان ئەو یاسایان جێبەجێ نەکردووە. ساڵی 2022 یاسایەکی نوێ دەرکراو چەند گۆڕانکاریە کرا بەڵام هیچ کام لە یاساکان جێبەجێ نەکراون و بابەتی چەک بەدەست خەڵکەوە وەکو خۆی ماوەتەوە کە سەرچاوەی دەیان تاوانە. جێگری لیژنەی ناوخۆ ئاسایش لە پەرلەمان دەڵێت لە پاڵ داماڵینی چەکدا پێویستە سزای لە سێدارەدانیش بگەڕێتەوە. هەشتی چواری لە 28 چواری 2022 لە ڕۆژنامەی وەقائعی کوردستان ژمارە 282 بڵاو بووەتەوە و لەو ڕۆژەوە بەرکارە. ئەم یاسایە ئەگەر بەگشتی سەیریکەین یعنی لایەنی باش و لایەنی خراپیشی هەیە ئەتوانم بڵێم لایەنە باشەکانی زۆرە بەڵام هەمان ئەم لایەنانە لە یاساکەی پێشوشدا هەبووە. ئێمە کێشەمان لە نەبوونی یاسانیە لە هەرێمی کوردستان کێشەمان لە جێبەجێنەکردنی یاساکان هەیە. ئەبینین لە هەرێمی کوردستاندا سزای تاوان جێبەجێ ناکرێ. ئەمەش بووە بە هۆکارێک بۆ ئەوەی کە خەڵکی چاویان نەترسێ لەوەی کە بێسەڵکردنەوە تاوان ئەنجام بدەن و ترسی ئەوەیان نەبێ کە یعنی سزای تاوانەکەیان بەسەردا بسەپێندێت. بە بڕوای پارێزەرێک لە کوردستان گرفت لە جێبەجێکردنی یاساکاندا هەیە. چەندین ساڵە یاسا هەیە بەڵام سەدان مەیدان و شوێنی فرۆشتنی چەکەن و بە بەرچاوی حکومەتەوە کار دەکەن. تازە دوای ئەمڕۆ داوانە هاتوون ئەو شوێنانە دادەخەن. ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ کێشەکە نەبوونی یاسا نییە، کێشەکە جێبەجێنەکردنی یاساکانە وەکو ئەوەی کە ئێستا هەیە یاساکە دەسەڵاتی مۆڵەت پێدانی چەکی دیاری کردو بەڵام بەداخەوە وا نییە ینی ئەو کەسانی کە چەکیان هەیە بە چەند شێوەیە چەند جۆرێک لە مۆڵەت هەیە جگەلەوەی کە لە وەزارەتی ناوخۆ ئەدرێت وەکو مۆڵەتی چەک هەڵگرتن یان جگەلەوەی کە لە یاساکە ئاماژەی پێکردووە ئەو کەسانی کە بۆیان هەیە چەک هەڵبگرن. کێشەیەکی تر بوونی ئەو هەموو هێزە چەکدارە زۆرەیە کە ئەتوانین بڵێن شوێنێک نییە بۆ ئەوەی کە چەکەکانیان لێ دابنێن کاتێکە لە دەوام ئەگەڕێنەوە کابرا لەگەڵ خۆیان چەکەکە هێنێتەوە بۆ ماڵەوە. ئەمەش یەکێکی ترە لە کێشەکان. کێشەیەکی تر بوونی ئەو چەکە زۆرەیە کە لە بازاڕی ڕەشە ئەفرۆشرێت بەداخەوە یعنی هیچ چارەسەرێکی بۆ دانراوە تا ئێستا. بوونی چەکی بێمۆڵەت لە دەستی خەڵکدا تەنانەت ئەو چەکانەیش کە مۆڵەتیان هەیە سەرچاوەی زۆرینەی تاوانەکانی کوشتنن لە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە ئەوەیە حکومەت دەیان ساڵە تەنانەت ئەو یاسایش جێبەجێ ناکات کە هەردوو حیزبی دەسەڵاتدار لە پەرلەمانی کوردستان دەریان کردووە بەڵکو زۆرێک لە بەرپرس و دەستڕۆیشتوان خۆیان لە پشت مامەڵەی چەکەوەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.